سرای زانست و ڕۆشنبیری و ناوبیری بن. بۆ زیاتر گرنگجیدان بە بواری پەروەردە و فێرکردن و هاندانی خوێندکاران بۆ ئەوەی زیاتر گرنگجی بە خوێندن و داهێنان بدەن، لقی سۆرانی کۆمەڵی خوێندکارانی کوردستان لە مەراسیمێکدا خەڵاتی بەسەر سی خوێندکاری یەکەمی پۆلی 12 ئامادەیی سنووری قەزاکانی چۆمان و سۆران و ڕواندزدا بەش کرد. ئێمە ئەمڕۆ لە لقی سۆرانی کۆمەڵی خوێندکارانی کوردستان هەڵستان بە بەخشینی بڕوانامەی ڕێزلێنان و دیاری لقەکەمان بە ئەو کۆمەڵە خوێندکاری کە لەسەر ئاستی هەر چوار پەروەردەی سنووری لقەکەمان کە پەروەردەی ڕواندز و شەقڵا و سۆران و چۆمان بوو لە سەرجەم بەشەکانی خۆیان کە توانی بیان پلەی یەکەم و دووەم و سێم بەدەستێنن خەڵاتی ڕێزێنانمان پێبەخشین و سوپاسی ئەرک و ماندی بوون و هەوڵ و کۆششمان کردن لە بەرامبەر سەرکەوتنیاندا لە ئەم وەزع خراپەدا کە دەبینین سەرباری کۆمەڵێک کێشە و قەیران و بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنادا ئەم خوێندکارانە سەرباری ئەم هەموو تەنگەیشتوانیتیان سەرکەوتنی گەورە لە بەشەکانیان بەدەستبێنن. لە لای خۆیانەوە ئەو خوێندکارانەی کە خەڵات و دیاریان پێبەخشراوە دەستخۆشیان لە کۆمەڵی خوێندکاران کرد بۆ گرنگجیدان و بەسەرکردنەوەیان ئاماژە بۆ ئەوەش دەکەن کە ئەم جۆرە چالاکی و خەڵاتانە زیاتر هانی ئەوان دەدات بۆ ئەوەی زیاتر تێبکۆشن و زیاتر هەوڵی سەرکەوتن بدەن لە بواری خوێندن و فێرکردندا. خۆم زۆر بە خۆشحاڵە زانم کە ئەمڕۆ توانیومە پلەی یەکەم لەسەر ئاستی وێژەی لە پەروەردەی سۆران بەدەست بهێنم و زۆر سپاسی لقی خوێندکارانی سۆران دەکەین کە ئەمڕۆ هەستا بە ڕێزلێنان و خەڵاتکردنی ئەو قوتابیانەی کە ئەو خوێندکارانی کە توانیویانە پلەیەکی وەنوێکی بەدەست بێن و ئەم ساڵ توانیم پلەی سێم بەدەست بێنم لەسەر ئاستی پەروەردەی هەرێمی کوردستان بە کۆنمرەی 696 وەروەها یەکەمی سەر ئاستی پەروەردەی سۆران بم. خۆم بە خۆشحاڵ دەزانم کە ئەمڕۆ لێرە ئامادەم. سوپاس بۆ هاندانتان و دەستخۆشیەکانتان ئێوە نەکانی ئێمە بەڵکو هانی نەوەکانی دوای ئێمەش و ئەوانەی دوای ئێمەش دەدەن. سوپاسی کۆمەڵی خوێندکارانی کوردستان دەکەم کە هەموو ساڵێک پەرە بە خوێندکارانی کوردستان دەدەن و هانیان دەدەن بۆ بەرزیانی پلەی بەرز و لە داهاتوودا پیشەیەکی گەورە لە کوردستان بتوانن کوردستان بەرەو پێشەوە ببەن و هەروەها هەموو ساڵێک بە پێی توانای خۆیان توانیوانە خەڵاتیان بەسەر دابەشکەن و ساڵانە کۆمەڵی خوێندکارانی کوردستان چەندین چالاکی و کۆنفرانس بۆ بواری پەروەردە و فێرکردن ئەنجام دەدات و هانی خوێندکاران دەدات بۆ ئەوەی سەرکەوتن بەدەست بهێنن لە قۆناغی جیاوازەکانی خوێندن بۆ ئەوەی کۆمەلگایەکی تەندروست و خوێندەوار بنیاد بنێن. هاوەڕ عەباس، گەلی کوردستان، قەزای سۆران.